بە پێویستم زانی کە دەڤەری باڵەکایەتی بەسەر بکەمەوە و سەردانی بەڕاستی شاری سۆرانی خۆشەویستم کرد لە نزیکەوە لەگەڵ ئەنجومەنی سۆرانی خوشکانی کۆمەڵی ئیسلامی کۆبوومەوە و گوێم لە ڕاو سەرنج و پێشنیارەکانیان گرت بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان پاشان سەرخستنی کاندیدەی خۆیان کاندیدەکانی خۆیان بۆ ئەوەی بتوانن لە خزمەتی ئەوان و پرۆسەی ئیسلامی و کاروانی کۆمەڵی ئیسلامی دابن و بتوانین لەوێ بە پرۆژە یاساکانمان خزمەتێک بە سەرجەم چین و توێژەکان و سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەت بە خوشکانی خۆمان و ئافرەتان بکەین و بە پێویستی ئەزانین ئەم کارەکە ئیکەین زیاتر بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستانە و لە نزیکەوە ڕاوێژکردن و لە نزیکەوە ئاگاداربوون لە ڕەوشی خوشکانی خۆمان لە بارودۆخی خوشکانی خۆمان و لەوەی کە ڕاو سەرنج و پێشنیار و داواکاریان چییە و چی پێشنیارەکەن بۆ ئێمە بۆ ئەوی بتوانین بانگەشەیەکی سەرکەوتوو بەڕێوە ببین و بتوانین هەموو پێکەوە لیستی کۆمەڵی ئیسلامی سەرخەین چونکە لیستی کۆمەڵی ئیسلامی لیستێکە دژایەتی ستەم دژایەتی گەندەڵی و کار دەکات بۆ خزمەتی سەرجەم هاوڵاتیان و سەرجەم هەژاران و سەرجەم نەداران